هەفتەی ڕابردوو بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بۆ سەرچەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بە ڕێژەی لە سەدا 31 کەمی کردووە. هاوکات لە عێراق بۆردومانەکان زیاتری کردووە و لە سووریا کەمیان کردووە. هەفتەی ڕابردوو هاوپەیمانان 78 هێرشی ئاسمانیان کردوتە سەرچەکدارانی داعش لە عێراق و سووریا کە 56 هێرشیان لە عێراق و 22 دیکەشیان لە سووریا ئەنجام دراون. زۆرینەی هێرشەکانی عێراق لە تکریت بووە بە 18 هێرش کە هەفتەی ڕابردووە و شارە لەلایەن هێزە چەکدارەکانی عێراقەوە کۆنتڕۆڵ کرایەوە. هەر لە عێراق فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان 9 هێرش لە مووسڵ و 7 هێرش لە شەنگال و تەلعفەر و 6 هێرش لە بێجی و 5 هێرش لە فەلوجە و 4 هێرشیان لە نزیک ڕوومادی ئەنجام داوە. سەبارەت بە هێرشەکانی سەرسووریاش کە 22 هێرش بوون هەروەک هەفتەکانی پێشوو زۆربەی هێرشەکان لە نزیک کۆبانێ بووە بە 16 هێرش و 6 هێرشەکەی تر لە نزیک حەسەکە ئەنجام دراون. بەراورد بە هەفتەی پێشووتر بۆردومانەکان کەمی کردووە. بە جۆرێک 44 هێرش کەمتر ئەنجام دراوە لە کاتێکدا هەفتەی پێشووتر 101 هێرش کرا بۆ سەر داعش کە 67 هێرشیان لە عێراق و 34 دیکەشیان لە سووریا ئەنجام دراون. بۆردومانی ئاسمانی هاوپەیمانان بۆ سەر چەکدارانی دەوڵەتی ئیسلامی دوایە و هاوپەیمانەتیە دەستی پێکرد کە بە سەرۆکاتی ئەمریکا پێک هێنراوە و بە بەشداری 6 وڵات کە هەندێکیان ڕاستەوخۆ بەشداری هێرشە ئاسمانیەکان دەکەن. بەپێی ئامارەکانی هاوپەیمانان لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانەوە زیاتر لە 2890 هێرشی ئاسمانیان کردووەتە سەر چەکدارانی داعش بە جۆرێک 1630 هێرشیان لە عێراق و 1260 هێرشی تریشیان لە سووریا بووە. بۆ هۆیشەوە نزیکەی 9000 چەکداری داعش کوژراون.